باشی بەساڵ چیتان کرد بەرزە زۆر باشە بە سەرداری مەحامیشم وتووە هەرچی پارەم هەیە لە کۆمپانیا و لە ماڵ و لە هەر شوێنێک کۆی کەنەوە هەموو بۆ کەمە دۆلار باش تۆ حەقی ئەوە نەبە خۆمان لێم خۆم لەسەر پرۆژەکەم وازی لێبێ ناقلەویشی خۆمە سەرچاوم قوربانەڵەی هینە بە تەمای دۆلاری بەڵێ بەرزە بە ساقەی یعنی گڕەکاتەوە بەڵێ دەتوازەوە بێنە قوربان ماشەڵڵا ئەم ساڵ باوبارانێکی باش باری نەجاتمان بوو لە ویشکە ساڵی جا تۆ سەیری ئەم دار و درەختە جوانە سێ مەزەڕە جوانە کە تۆ بە سەیریکە کورە سێ هەفتەیە چاوەڕێی بەفرین وتیان بەفرە بارێ بەفرەکەشمان هەر نەبینی لە تاوە لە پەیجەکانە ڕسمی پاروپێرار پۆستەکەم ئەوە بە شەرن بۆ یوبی ئاگان لە ژیان بۆچی ئەی تۆ واز لەوە بێنە باسی ئەو دار و درەختەت کرد طبعا ئەم دار و درەختە زەویەکی فراوانی داگیر کردووە بەڵێ باشە بیهێنی هەر هەمووی لابێ بیکەی بە زەوی و بە دۆنم ئاها ئەم بەشەی سەرەوەی هەمووی بکەی بە شوقە و vێلا و باڵەخانە بەشی خوارەوەشی بکەی بە کۆمپانیا و شەریکەی گەورە گەورە ئەوسا ئازانی سیماژی جوان بەم شارە بەخشێ قوربان تۆ نادرسی وەزارەتیشی شکاتمان لەگەڵ لە لای حکومەت و بژیرەین ئەتیمە زۆر بیاخوازانی بۆ وا وەزارەتێکمان هەیە بە ناوی ژینگەوە نیمانە نەخێر نیمان وڵڵی هەمان بێنە ماما بێ ئەی باشە ناڵێکە ئێمان بێ ناتبێ تەواو یعنی تاکەی نامان بێ هەر ناتبێ و بیبڕەوە باشە ئەی خوای گەورە ئەی میدیاکان ئێوە خەڵکە چی جوابی ئەوانەیتەوە قوربانت بم عەزیزی من خۆی بەڕەحمە میدیاکان و نیوەی پەیجەکانیش ئی خۆمانن خۆش دەزانی ئیشی پەیجەکەی ئەدمینی لێرە ئەو خەڵکەش خۆی بە هەموو شتێک قەنەعەتەکە ئەو کاتە کە ئیشەکەم تەواو بوو پرۆژەکەم بەرهەم هات کۆیانەکەینەوە و ئەوسا کۆیانەکەینەوە و دوو قسەی نەستەقیان بۆکەین و خەڵکەکە خۆشی قەنەعەتەکە ئەی قوربان هینە ئەوە ئەی یعنی شوقەکان کە تەواو بوو تیایە بێ بۆ توازەوە بێنە جارێت تەوزیعات ماوە ئەوسا ئیشەڵڵا کە تەواو بوو خەڵکەکەمان کۆ کردەوە ئەڵێن ئەمە بۆ فەقیر و فقەرا و بۆ بێناوایان و بێ سەرپەرشتیان و کورە بۆ کرێنشینانە تۆش وازدەوە بێنە کاکە لێمەدە من کرێکان لیپالی هاتیمە کوردستان ژیگە پاکەمەوە هاتووم جادە و ژێرکردنیەوە پاکەمەوە من کلێکان بێگانە بەڵام ئێوە وڵات خۆتانە کاوریەکەن نەخێمی زمانە ناکەی توازی لێ بێنە ماجار بەدە بات کسەکانم تەواو بکەم ئیدە فەرموو ئەگەر ئێوە یەکگرتوو بن دژمن دلی دەتەکێ گوێ بگرن هێشتا ماوە چ بە ئێوە بلێم ئەگەر ئێوە خاک و نیستیمانی خۆتان کۆس بوێ دەزینگەکە بپارێزن ئەو پەیامە دووبارە کەرەوە ئێوە بە یەکجار تێناگەن نەخێر دەڵێم ئەگەر ئێوە خاک و نیشتیمانی خۆتان کۆس بوێ ئیدە زینگەکە بپارێزن وەلە بابە ئافەرم بەڕاستی ئافەرم کەسێکی بێگانە بێ لێرە ژینگە فێری من و ئێوەکە بەڕاستی حەقا هەموو وڵات و ژینگەمان خۆش بوێ دەبا ئێمەش بەیەکەوە وڵات و ژینگەی خۆمان خۆش بوێ بژی کوردستان بژی ژینگەی کوردستان وەڵام منیش بژی کوردستان دەستان خۆش بێ